بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم کە ئەم ڕۆژ گەشتومەتەوە بە خزمەتتان بۆی کە لا بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژدا لە خزمەتتان ئابین لەگەڵ هاوکارم کاکشوان. زۆر سپاس جلال. بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێ و بانیتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی. سپاس بەخوا ئەم ڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بە هاوکاری هاوکارم جلال محەممەد کۆمەڵی ورگۆ بابەتی جیاوازی ئەم ڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. بابەتی یەکەم یاتەوەری یەکەممان قسەکردنە لەسەرەوەی کە نەخۆشی سی لە هەندێک لە ئاژەڵەکاندا کە دیارە زیاتر ئەم تەوەرە تایبەتە بەوانی کە سەرقاڵی ئاژەڵدارن، چونکە لەم وەرزەدا دیارە هەندێک نەخۆشی لەسەر ئاژەڵەکان دەردەکەوێت لەم وەرزی گەرمایە کە هەیە، بۆیە قسە لەسەر هەندێک لەو نەخۆشیانە دەکەین. بەڵێ یەکێکی تریش لەو بابەتانەی کەوا بۆمان ئامادەکردوون ئەمڕۆ هەستەکەین لە تۆڕە کۆمەڵایەتەکانی یاخود بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی دنیای مەجازی و سۆسیال میدیا. دەمانەوێت واز لە گەنج و لاوەکان بێن زانی مامەڵەی گەورەکان لەو تۆڕە کۆمەڵایەتانەیە چۆنە دەبینین بەداخەوە ئەوەندەی با ڕاستەی خراپ و نێگەتیڤ ئەڕوا ئەوەندە بابەتەکە دڵخۆشکرد قسە لەسەر هۆکارەکان یاخود چۆنێتی مامەڵەی گەورەکان لەو بارەیەوە دەکەین. جیاواز لەم دوو چاوەرە سەرەکیەش هەندێک بردۆ بابەت راپۆرت فیچەرمان بۆ ئامادە کردوون لە ناو بەرنامەکەدا پێشکەشتان دەکەین بۆ یوەی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن دەست پێک دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
ئێزانم دەچینە لای ئەو گۆڕانکارانەی بەسەر نرخی دراوەکانە هاتووە دەبینین بەشێک لە دراوەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە گۆڕانکاریی زۆر خێرا بە خۆیانەوە دەبینی بابزانین بۆ ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان گۆڕانکاری نرخی دراوەکانە چۆنی. بەرەبەرە نزیک بە جەژنی قوربان دەبینەوە بۆیە لەم کاتانەدا دەرفەتە بۆ ئەوانەی کە دەیانوێت کاری خێرخوازی بکەن و دەستی هاوکاری بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت درێژ بکەن پێویستە لەم ئەم دەرفەتە بقۆزنەوە بۆ خۆیان و بەتایبەتی لەم کاتانەشا دەستگای خێرخوازیەکان لەلای ئێمەوە بەتایبەتی دەستگای خێرخوازی بەخشین وەروها دەستگای سۆمای چاوان کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی سەرپەرشتی دەکەن لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە کە نزیک دەبینەوە لە بۆنۆ یادەکاندا سەرقاڵی هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و بەتایبەتی منداڵی بێسەرپەرشتن بۆیە دەچینە لای ڤیدیۆکی کورد لەسەر هاوکاریکردنی چەند منداڵێک کە لە چەمچەماڵ ڕێکخراوی سۆما یا بەرنامەی سۆمای دەستگای سۆمای چاوانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هاوکاریە و منداڵانەیان کردو و پێکەوە بینێری و ڤیدیۆ بێت. مليحة محمد جێژنەوە داومانێتی ماری ئاوابی و خێتان بنووسێ و خی گەورە سەرکەوتوتانکە و ماری ئەوانی ئاوا بێ کەوا یارمەتی فەقیرە دەن و یارمەتی ئێمە دەن و لەم بێموچێ و وەڵایی تا چوینە یارمەتیمان بدەن و بخوا من نازانم قسەشکەم بۆ قوربانت بە قوربانت وەڵایی دوعای سەرکەوتن و خی گەورە ئاگای لە ماڕوم ناوتان بێ خوا ئەو کاوانە سەرکەوتو بن کە ئاینێرن بۆ فەقیر و فقارەتەوە ئەم هاوکاریە بۆ ئێمە وەکو دەفتەرە دۆلار وایە ئەمەە ئەم زەخیرێ بۆ ئێمە پێویستە لە بەرەوەی نیمانە معاش نییە ینی ئەمنە زەرورین هەر ڕەمێکی سێ برنجی بەقی فەردێ برنج سوودی لێوەرگرینێمە زۆر مەمنونتانی زۆر نمونەتان زۆر بێ ئیشەڵا داوا لەو دەوڵەمەلانەی شەکەم هاوکاری فەقیر بکەن خوا پاداشتیان باتەوە نمونەتان زۆر بێ ئیشەڵا.
وڵی هەرچی خوا حەسکە ئێمە دوعای خێریان بۆکەین خوا سەرکەوتویان کە خوا نمونەیان زۆرکە خوا کیسەیان پڕکای ئینشەڵڵا. ئێمە وەک ڕێکخراوی سۆمای چاوان سنووری چەمچەماڵ هەستاین بە دابەشکردنی چەند سەبەتەیەکی خۆراک بەسەر بە هەژار و کەم دەرامەتەکانە بۆی لەم جەژنا کە بتوانین هاوکاریان بکەین کە لە مەبووندی چەمچەماڵدا هەستاین بە دابەشکردنی و داوا لە خێرخوازانەکەین کە هاوکاری زیاتر بنێرن بە تایبەتی بۆ سنووری چەمچەماڵ کە ئەمە وەکو بڵێ مەڵبەندی ئەنفالەکانە کە زۆر کەم دەرامەت و هەژاری زۆری لێیە لەبەر ئەوەی ئەم مناڵانە یعنی لەم جەژنە شابێ هەر باشە دڵیان خۆش بکەن. ئێستاش چەند ناوێکی ترمان ماوە لەبەرەوەی داوا لە خێرخوازانەکەین کە بتوانن هاوکاریەکی زیاترمان بۆ بنێرن بەشی ئەوانەی تریشیان بدەین. پێش ئێستاش هەستاین بە دابەشکردنی وەکو سۆمای چاوان سنووری چەمچەماڵ بە دابەشکردنی 25 مەکینەی خەیاتی هەر بەسەر خێزانی کەم دەرامەت و بێباوکەکاندا. بەڵێزان لە سەروبەنی بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19 خۆی دەزانین لە هەرێمی کوردستان بەداخەوە لە گوڕی دووهەمیدا بەشێکی زۆر لە ئازیزانمان لە دەستدا و بووینەتە بەشێکی زۆر لە کەسانی ئازیز وەروە کەسانی خزم و هاوڕێ و دۆستمان بۆی ئەم کۆرۆنایەوە گیانیان لەدەستدا. یەکێک لەو قوربانیانە یاخود یەکێک لەو کەسانەی کەوا توانم بڵێم کارەساتێکی گەورە بوو بۆ ئێمە و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانیش خات و دەسۆستان خانمێکی سەنگین و چالاک و دیار لە بواری بانگەواز و داوە و کاری خوشکان لە پێنجوێن بەداخەوە پاشەوەی تووشی پەتای کۆرۆنای کۆڤید-19 بوو گیانی لەدەستدا. فیچەرێکمانەیە لەسەر ژیانی و وەروەها ماندووبوونەکانی و جێگەدەستی و سەنگینی و خاتونە بینەری دەبین و دێنەوەدا. هەموو هەتیوان و هەژاران و هەموو خزمان و دەوروبەری بوو. کەسێک بوو خاوەنی ڕەوشتێکی زۆر جوان و ئەوە بوو بڵێن زۆر حەزی بەوە بوو سەردانی نەخۆشکە سەردانی کەسوکاری دەوروبەر. کەسێک بوو حەزیە کرد دایم خزمەت بە خەڵکی بکات. ئاواتی ئەوە بوو کە ژیانی لە پێناوی ئیسلامە بەخت بکات. کەسێک بوو زۆر زۆر حەزی بە خزمەتکردنی ئەم دینە هەبوو. ساڵانێکی زۆر ئێمە بەیەکەوە خزمەتمان کردو و دادڵسۆز کەسێک بوو وێنەی نەبوو لە خزمەتکردنا و زۆر کات ئەو هانێ منی شێیاتکەوە زیاتر هەوڵ بدەین و زیاتر خزمەت بەم دینە بکەین. من وەکو هاوسەری کۆچکردن و سۆسایت لە ساڵی 99 لەگەڵ ئەم ئافتا زەواجم کردووە. ئەلحەمدولیلا لە ڕێی کەسێکی دیندارەوەکەوە ئەو بنەماڵی پێ ناساندوو زەواجمان کرد و سوپاس بۆخوا زەواجەکەمان 21 ساڵ و 50 ڕۆژی خایەندووە. ئەوەندە قەدەری خوا ئەوەندەمان قەدەری خوا بە ئەوەنە پێکەوە بووین و لە ژیانمان ئەلحەمدولیلا ژیانێکی پڕ بەختەوەریمان بردو لەسەر
دوایەوەی ساڵی هەشتاکان باوکم ئەمری خوای کرد تەمەنی نزیکی 2 ساڵ بوو. کاتێکیش کە وەختی خوێندنی هات نەتوانرا بچێتە بەر خوێندن. بە فەزلی خوای پەروەردگار من توانیم فێری خوێندنی بکەم و فێری قورئان خوێندنی بکەم و خۆشی زۆر تامەزرۆی قورئان خوێندن بوو. سوپاس بۆ خوای پەروەردگار. کاتی هاوسەرەتی ئەلحەمدولیلا زۆر ئاسانکاری کرد بۆ هاوسەرگیریەکەی و لەو ڕۆژەوە کە هاوسەرگیری کردووە تا ئەمڕۆ سوپاس بۆ خوای پەروەردگار کەمترین گلەی نەبووە بەرامبەر بە ژیانی هاوسەرەتی و بەرامبەر بە ماڵی باوکی هاوسەرەکەی و ئەوانیش کەمترین گلەییان نەبووە بەرامبەر بە دڵسۆزی خوشکم. لە بەرهەمی ئەم زەواجەش خاوەنی 3 منداڵین 2 کوڕ و کچێکمان هەیە. سوپاس بۆخوا ئەو بنەماڵی کە من زەواجم لەگەڵ ئەلحەمدولیلا بنەماڵی من پێیان سەربەرزم و زۆر ممنونیان هەم کەوا ئافرەتێکی ئەلحەمدولیلا ئەوە ڕێکوپێکیان پەروەردە کردووە. خۆسۆسخان ئەو ئافرەتە بوو کەوا لە خێزانێکی ئیسلام پەروەردە بوو هەتاوکو ئەو کاتێکەوە شووی نەکردە بوو، بەڵام دوجاریش کاتێکەوە خێزان پێک دێنە لەگەڵ کاک یوسفا لە ڕاستیدا خۆی و خێزانەکەی بەگشتی بەردەوام دەبن لە خزمەتکردنی ئیسلام و لە خزمەتکردنی موسڵمانان. ئەم ئافرەتە لە ژیانی خۆیدا لە کاری ڕێکخراوەی هیچ کاتێکدا نەبڕا بوو، بۆیە ژیانی سەرتاپا دەتوانین بڵین خزمەتکردن بوو بەڕابوونی ئیسلامی هەمیشە لە خەمی ئەوەدا بوو کەوا چۆن بتوانێت ژیانێکی ئاسوودەیی و هەروەها زەردەخەنەیەک ببەخشێ بە منداڵە چاوگەشەکان ئەو منداڵانی کەوا دایک و باوکیان نەبوو. دڵسۆزخان ئەو ئافرەتە بوو کە بەڕاستی هەتاوەکو لە ژیاندا بوو ڕۆژێ لە ڕۆژان دوانە دەکەوت لە کاری ئیسلامی دڵسۆزانە کارەکانی خۆی ڕادەبەڕاند. بەڕاستی من وەک خوشکی خۆم وا بووە، زۆر ئەزمونم وەرگرتووە لێی، کەسێکی زۆر دەستپاک و ئیماندار و بەتوانە، کەم کەس هەیە بتوانێ وەکو ئەو خزمەتی خەڵک بکە، خزمەتی دینەکەی بکە. بەڕاستی هەتا لەسەری بڵێ زۆر کەمە، هەتا بتوانم من وەکو هێوەرژنی ئەو حسابی هێوەرژنیشم بۆ نەکرد و من وەکو خوشکێک کە زۆر بەڕاستی زۆر بەداخم بۆی زۆر تەنهای کردم زۆر بەڕاستی ئێمە ئەگەر لەسەر خوشکان و برایانی خۆمان کە لە ئەنجومەنی پێنجۆنی کۆمەڵی ئیسلامیدا دەستە جەمعی کارمان کردووە قسە بکەین، هەر یەک لە برایان و خوشکانمان خاوەنی سەنگ و پێگە و تایبەتمەندی خۆیانن. لە نێویاندا ئەگەر باسی دادە دڵسۆز بکەین کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا خوای پەروەردگار بە نەخۆشیەک بردیەوە و بەجێی هێشتین، دادە دڵسۆز ئافرەتێک بوو لەو ئافرەتانەی کە بەڕاستی هەرچیەک بڵین لە وەسفیدا ناتوانین قسەی وەکو پێویست بکەین، چونکە ئەو بەڕاستی لە بواری خوشکاندا دەستێکی باڵای هەبوو لە ڕێخستنەوە و چالاکردنی کاروبارەکانی خوشکان لە دەستەی خوشکانی ئەنجومەنی پێنجۆنی کۆمەڵی ئیسلامیدا و هەروەها لە بواری خێرخوازی و خزمەتکردن بە منداڵانی بێباوکاندا بەڕاستی کاری زۆر گەورەی کردووە، دەستکەوتی زۆری بۆ ئەم ئەنجومەنی ئێمە تۆمار کردووە. من ئەمێ ئەوە بڵێم بەڕاستی نمونەی ئافرەتێک بوو کە لە ژیانە نمونەیان زۆر کەمە، بۆیە من ئەوە ئەڵێم هەموو پیاوێکی گەورە ژنێکی گەورەی لە پشتە وە پێچەوانەکەیشی زۆر ڕاستە. ئەلبەتە ئێمە وەکو باوەڕدارێک بڕوای تەواومان بەوە هەیە کە خوای پەروەردگار هەمومان ئەبێ ڕۆژێک مردن بچەژین و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، بەڵام لە حەقیقەتە ئەم مردنە بۆ مرۆڤەکان جیاوازن. خەڵکێک هەیە کە ئەمرێت ماڵێک، گەڕەکێک، شارێک، وڵاتێک لە دەستی ڕزگاری ئەبێت. خەڵکێکیش هەیە کە ئەمرێت، کەسانێک هەیە کە ئەمرن ماڵێک، گەڕەکێک، شارێک، وڵاتێک، نیشتیمانێک هەتیوەکەوێ. من وەکو کوڕی کۆچ کردو سوپاس بۆ خوا تەمەنێکە لەگەڵ ئەم دایکەما کە ئاژیم هەموو کاتێک و هەموو ساتێک لە ژیانی ئێمەیە پڕ بووە لە یادگاری جوان. ئەمەوێت هەموو قسەکانم لە چوارچێوەی شتێکا کۆ بکەمەوە، ئەویژەوەیە کە دایکی من بەڕاستی بۆ دنیا نەئەژیا و هەموو هەوڵێک و هەموو تەمەنایەکی ئەوە بوو کە هەکبەیەک پڕ بکات بۆ خیامەتی. طبعا ئەمەش لە هەمووی لە فەزڵ و لە جوانی ئەم دینە جوانەوە کە بە ئێمە گەشتووە، لە فەزلی ئەوەیە کە خوای پەروەردگار ئیسلامی پێ عەتا فەرمووین
سەرۆرمان هەموو کاتێک لە کار و کردەوەکانی ژیانی خۆیان وەکو سەرکردەیەک مامەڵەی کردوەکە. من هەموو کات لەگەڵ دایکم باسممە کرد ئەموو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو کاتێک جیهانێکی بۆ هاوڵەکانی دروست کردووە و بۆ شوێنکەوتەکانی دروست کردووە کە بۆ هەر یەکیان سەرکردەیەک بووە. ئەم سیفەتە بوو بە شتێکی تەواو گەورە لە دایکی منە کە هەر کەسێک پێی ئەگەی لە ژیانیا ژیانێک و جیهانێکی بۆ دروست ئەکرد هاوشێوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لەوە ئەم جوانی وەرگرتە بوو. دەوری یەکشەممە و ئەو ناوەوەزن خواعلمە یەکشەمە بوو هەستم کە تۆز ناکرد چون بۆ عادە لەوێ وەڵا احتیمالە ئەم پەتاگرتی بێ بەس هەندێک عیلاجیان بۆ دانا بەڵام دوای ئەوە چەند ڕۆژێک دوای ئەو باشترمان هیچ نیشانێکی نە بەڵام تقریبان 2 ڕۆژ 3 ڕۆژ دوایەوە ئەو تووشی ئەوەز ئەو ناڕەحەتێ بوو تقریبا دۆری سێشەمە چوارشەمەی سەرتاکە چوون عادە کە چون بە عادە دەرەوتم بەپێی نیشانەکان بێ کۆرۆناکان خۆتان لە ماڵەکەین دەمەش خۆمان لە ماڵە کەرنتی نەکرد ینی هەتا ئیسێکی لەو داخانێک کە ئیسا هەیە لە دڵی کەسوکاری من و خۆشیە ئەوەیەکەوە ڕاستیەکەی نەیانتوانی ئەو ببینین بە تایبەتی کەیس ئەو وەفاتی کرد نەماوە باوکم ئێستاش زۆر زۆر بێتاقەتە بۆی کە نەیتوانیوە بەڕاستیەکەی خێزانی من بینە تەوافات. ئایزانم ناوڕێکمانەیە و دێنەوە لاتە. وڵای ئایزانم هاوکارمان وشار محەممەد ڤیتێکی بۆ ئامادە کردوین لەسەر چنینەوە یەکێک لە بەربوومە کوردەواریەکان بەربوومی جوتیاران نەوێش بامیەیە با بزانین بەربوومی ئەم ساڵی بامیە وەزعی چۆن بووە وەروەها چۆنیەتی چنینەوەی بامیە لە ناوچەی دەشتی شارە زۆر. ناوم کەریم محەممەد یوسفە خەڵکی گوندی بێسانسورم ئیشوکار ئێمەیسە زیاتر بەس بامێ و مەرەزەیە ئیتر لۆکە و کونجی و تا حتا تەماتە و باینجان و بیبەر و ئەو شتانەشتی کرد ساڵان ئێمامان کرد لە بێسانسور ئێمە ساڵان لۆریە وەسا یەکسەر تەماتەمان لێرەوە ئەبر دە بێسانسور ناو دیەکە لەوێ لۆریە وەسا یەکسەر بۆ بەخە ئیتر یەک دەقەدانە ئەمایت هەرچی بەرهەمی ئێمە بوو یەکسەر لۆکەکەمان بۆ کەرکوو و بۆ سلێمانی بوو تەماتەکەشمان یەکسەر لێرەوە ڕاستەوخۆ بۆ بەخا بوو یەک سماپەکی نێرگەوە ئیساکیە هەرچی شتی ئێمە هەیە هاتۆ دەسەر ئەم بامێ و ئەم مەلەزە ئیتر ئەوەکەی تری هەمووی بازاری پەکی کەوتە بەس ئەم دوانە ئیسە بازاڕی ماوە ئێمە خەریکی ئەم دوانین بەیانی زوو کەتین هەتا سەعات ئەوە دەوە و ناوە خەریکە بین دوای ئەوە ڕۆینەوە گەرمە هەتا وەکو سەعات دەوری چواری ئێوارە
ئیتر ئەمە کەساباتی لادێ ئیسا ئەم دوو ستەماوە ئیتر ئەوەکەی دری هەمووی تەواو پەگی کەوتووە. ئێمە بەیانیان زوڵە سین سعات 3:30 نوێژەکەی نان و چا خۆین هێن بۆ سەریش سعات 4:30 دەست بە ئیشەکەین دوایەوە سعات 9:30 ئەڕۆینەوە نان و چای نیوەڕۆ خۆین نوێژەکەین ئەخەوینە تا 3:30 عەسر دوایە واڵە سین نوێژی عەسرەکەین و ئیتر دەست بە نان و چێشتوینی ئێوارە ئەەکەین جارجارێکی شێنەوە بۆ چەم. تەوەرێکی بەرنامەکەمان قسەکردنە بێ لەسەر مامەڵەی گەورەکان مەبەستمان لە گەورەکان گەورە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی فکرەوە لە ڕووی پلە و مەنسەبەوە لە ڕووی دەسەڵات و هێزەوە بە شێوەیەکی گشتی دەمانەوێت بزانین ئەو مامەڵەی کەوا گەورەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە زیاتر لەناو کۆمەڵگای کوردی باوە بەکاردەهێنرێت تا چ ئاستێکی باشدا یاخود بۆچی بۆ ئاڕاستەیەکی ئێستاکە هەیە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز کاگازا جەلال توێژەری کۆمەڵایەتیمان کردووە. زۆر باشە کاگازا ئەگەر لەوەی دەست پێ بکەین ئەمە ینی نەمانزانانی ینی چی دانیوتمان گەورەکان بەڵام ڕەنگە هەموو کەس لە مەبەستەکەم هەستگا کە گەورە ینی دەبینی ڕۆژانە لایانی سیاسی گەورە لایانی کەسایەتی گەورە لە پلە و مەنسەبی زانستی سیاسی هەتا عیلمی بە هەموو شێوەیەک ئەو مامەڵەیە کەوا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستانە ئەکرێ مامەڵەیەکی تەندروستە مامەڵەیەکی ڕێکە مامەڵەیەکی باشە یاخود زۆر هەڵە و زۆر خراپە جوانە خۆی ئێمە کە ینی هەر جوانەکە ئەڵی گەورەکان ینی گەورە خۆی ئێمە لە کۆمەڵاسی و دەرووناسی شتێکمان هەیە ینی درێژکراوەی تەمەنی مناڵیە ینی کۆپی مناڵی ئەوە تیوریاتی کۆمەڵاتی هەیە ینی هەمووی پەیوەندی بە باگراوەندی سەردەمی مناڵی و ئەو سیستەمە پەروەردەیە هەیە کە لەگەڵ ئێمە کراوە تەمان هاتنی هەموو ئامڕازێکی ئەلکترۆنی ئیتر هەموو تەکنەلۆژیایەکەیەت ئێمە بە گەورەی تەعاملمان لەگەڵا کردووە ها ئەڵێگەر بە گەورەی تەعامل لەگەڵاکەی مثلەن ئەبی بۆ نابێ بۆ ئەبی بۆ ینی بەحقیقەت ئێمە نەماتوانیوە چۆن تەعامل لەگەڵاکەین خۆی کێشەی کۆمەڵگەی ئێمە ینی تەشخیصی کۆمەڵگەی ئێمە تەشخیصی کۆمەڵگەکە مهمە لەوەیە ئایا کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی شەڵقاوە کۆمەڵگەیەکی نەخۆشە کۆمەڵگەیەکی تەقلیدیە کۆمەڵگەیەکی ینی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی ناتەندروستە لەبەرەوە بەکارهێنەرەکەشی ناتەندروستە بێت کاکە ئەوەی کە لە جیهانی فەیسبوک ئەگوزارێت یعنی بە حقیقت ئەتوانە بابەتی دەیان توێژینەوەی کۆمەڵاسیە بابەتی سەدان ینی دەستنیشانکردنی پرۆفایلی خەڵکی ناتەندروست ئەم بەجددی من لە قوتابخانەیەک لە ئامادەیەک بووم یەک لە خوێندکارەکانمان بیرۆکەیەکی هەبوو بیرۆکەیەکی ناتەندروستی هەبوو یەکسەر ئەچم بۆ چی ئەگەڕێم بۆ پرۆفایلەکەی گەڕێم پرۆفایلی فەیسبوکەکەی بزانم ئایا لە فەیسبوکەکە ینی من زۆر جانین تشخیصی ئێستا پێشەوەی بێم بۆ ئەم بەرنامەیە لە دەرەوە بەڕێزێکم بینی لە فەیسبوک بڵین هاوڕێم بوو یەکسەر لە پرۆفایلەکەیەوە مەسەلەن ئەو سەرنجانی کە لەوێ هەموو ڕێک لە ناو چوارچەوەی فیسنۆگرامیای ئەوەی کە دەموچاو ئەیخوێنیتەوە ڕێک هەمان هاوتەری بە لەبەرەوە ئەوەی کە ئێمە هەمانە ئێستا بەداخەوە نەکار گەورەکان ئێستا کاکە ئەوەی گەورەکە خۆی کە تەعامل لەگەڵ ئامڕۆژ ئەلکترۆنیکە سەر لایەنگرانیشی بۆ دروست بووە مەسەلەن لایەنگرانی کاک فڵان کەس ئەمە خۆی هەر پەیوەندی بەچی پەیوەندی بەو کۆمەڵگە دەمارگیریەوە هەیە ئێمە کۆمەڵگەیەکی دەمارگیرین من وام ناوە ئێمە دەمارگیرین هەم بۆ حیزب بۆ شەخص تێگەیت یعنی بۆ ئەو عینەی کە هەمانە ئێمە لێبوردنین ئەمە هەمووی سلوکی ئینتقامیە سلوکی من ئەمەوێت بۆ نمونە لە ئێستا تەمەنم گەورەیە مەسەلەن بۆ نمونە لە کاتی خۆی پەیوەندی سۆزداری فاشلم هەبووە ئێستا چی یەکەم بیرەکەمەوە چۆن ئەو پەیوەندی سۆزداریە لەگەڵ ئەو کچەی کە کاتی خۆی لە زانکۆیە هەم بووە لە پەیمانگا هەم بووە چۆن بیدۆزمەوە و چۆن لە ڕێگەی فەیسبوکێک و ئەکاونتێکی ترەوە ئیزعاجیکەم تێگەیت یعنی حقیقت ئەمە پەیوەندی بەچەوەی پەیوەندی بەو سیستەمەوە هەیە یعنی مە سلوکێکی ئینتقامیە لەبەرەوەی لە قۆناغی مناڵی بە تەندروست نەمانهێناوە دایمەن یعنی بۆ نمونە کاتی خۆی کە مامۆستا لە قوتابخانە لی داوینەها مەسەلەن بۆ تونند و تیژوو لە ماڵەوە بەرامبەر کراوە تۆ
پەنابێتە بەر عنادی سەرکێشی بەجددی ینی هۆکارەکە ئەوەیە ئێمە ئەم گەوری کە ئێستا ینی لە جیهانی یان تۆ ئەو مرۆڤ بە شخصەتی کە ئەیبینیت ئەو مرۆڤی کە لە دوورەوە ئەدبینی ئەو مامۆستا زانکۆیی کە ئەو بینی ئەوەی کە هەیمەنەیەکی هەبولات بەڵام ئێستا کە پرۆفایلەکەی بینیت ینی سیرەکەی زۆر ئەمە هۆکارەکەی چیە هۆکاری وەیە لە کۆمەڵاتی ئێمە دوو ڕوومان هەیە ینی دوو جەمسەرین دوو ئیزدیواجین لە ئەنجامی ئەوەی کە کۆمەڵگەیەکین بەچی پەروەردەکراوین بە ئامۆژگاری جادای من ئامۆژگاری لە کۆمەڵاسیاڵێ ئەگەر زۆر ئامۆژگاری بەڵام لە کەوانەیەکە واقعی نەبێت لە بیرمان نەچێت مرۆڤی دوو جەمسەر بەرهەمێنێت ئەو مرۆڤانە لە شاشی تەلەڤیزیۆن هەر ئێمەش هەتا لە ژیانی کۆمەڵاتی خۆمانە ڕەنگە ئەوەی کە ئیلێن لە ژیانی کۆمەڵاتی خۆمانە پەیکەڵی نەکەین حقیقەت ئەم کۆمەڵگەی ئێمە ئەوەی کە فەیسبوک لە جیهانی فەیسبوک ئەگوزارێ لە نێوان ئەم کەسایەتیانە ئەمە پەیوەندی بە سیستەمی دەمارگیریەوەیە ئێمە زۆر دەمارگیرین بەداخەوە ئەم دەمارگیریە بە واتایەکی تر ئێمە ڕۆشنبیر نین خۆی ڕۆشنبیر چییە ئەوەیە کە تۆ بیرکردنەوەی جاری وهەیە ئەمڕۆت لەگەڵ بیرکردنەوەی ئەسم مرۆڤی وهەیە من ئەیبینم ڕۆژانە عنی هیچ ئەڵێ ینی بەجددی وەستاوە ینی ستۆک بووە هیچ گۆڕانکاریێک لە بیرکردنەوەیان هەمان ئایدەی جارانی هەیە ئەوە پەیوەندی بۆیە سیستەمی دەمارگیری کاتە ماوەسازات با لەناو گەورەکانە توێژێکی تایبەت دیاری بکەین کە مەبەستی سەرەکیم لەمە لە پرسیارەکەم ئەمەیەکە بینیمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئەم تەنگەشەی کە لە نێوان هەندێک بەرپرسی یەکێتی و پارتی کە ئێستا ژیانێ و خەڵکش بەدەستی ئەم دوولایەنەوەیە چ جای بابەتی کۆمەڵایەتی قوتی ڕۆژانەی ئەم خەڵکش بەدەستی ئەم دوولایەنەوە چ جاوی کە بابەتە کۆمەڵایەتیەکان کە سیرێکین هەندێک دەستەواژە لە ناو فەیسبوک لە شەڕی نێوان یەکتر بەکاری دێنن کە لە ساڵی نەوەتەکان شەڕی ناوخۆکە لە نێوانیاندا هەبوو هەرم دەستەواژانیان بەکاردێنە لە نێوان یەکترا ئێستا زۆر خراپتریش ئێستا زۆر خراپتر ئەو کاتە بەهایەکی کۆمەڵایەتی هەبوو هێزێکی ئینتیما و نیشتمانی هەبوو کاتە زۆر ینی ورەمان بەرز بوو بەجددی ئێستا ئەو بەهاکەشمان نەماوە ینی بە حقیقەت ئێستا ئیشەکەین لەسەر تێکدانی بەها کۆمەڵایەتەکەش بەدڵنیایەوە ئەمە زۆر ڕاستە ئەمە چ جۆرە مامەڵەیەکە کە ئەم خەڵکە دەیکە ئەم جۆرە کەسارە خۆی ئەوە کە بەکارێنێت دیسان پەیوەندی بەو بیرکردنەوە کۆمەڵایەتی ئێمەوە هەیە کە تەندروستنی من زۆر جار لێو ناشارمەوە زۆر خۆم بە یەکێکم لەوانی کە لە فەیسبوکە چالاکم گشتی زۆر ینی هین بنووسی زانستیانە و پێشەشێکی جوانی بۆ داڕێشی و بە احترامەوەشت بنووسی سیرەکەی 15 لایکی بووێت بەڵام ئەگەر وشەیەشی بتێگەیت جاری وایە بەجددیمە ینی ئەستا زۆرترین سەبسکرایب مەسەلەن چێ لە فەیسبوک ئەوەی کە ملیۆنەگەینێنەوە ئەوەیە ینی مەسەلەن بۆ نمونە لەبەر کۆمەڵگەم بە دوای دوو شتا زۆر ئەگەڕێ دایمەن بە دوای ئەو شتانی کە زۆر تایبەتمەندی و نهێنین چکە ئێمە حەزەکەین نهێنی تۆ بزانین نهێنی تۆ بزانین یعنی دایمەن شتی نهێنی مە بۆ نمونە نوکتەیەک جاری وایە یعنی زۆرترین لایکی بۆیە یان بەکارێنش وەڵام جارێکیان لەسەر بابەتێک نووسیم وشەیەکم بەکارێنە تەمان وشەکە خۆم ئەمزانی کە وشەکە لە کەوانەیەکە تۆزێک ینی ناپەروەردەیە بەڵام ئەو بابەتە لیژنەی لێکۆڵین لەسەر گیرە و بیزەبت کاریگەری خۆی کردووای وتیان بابەتەکە لا بەوتم لای نابم وتیان بۆ لای نابی وتم ئەگەر بۆی ئەو شێوە نەبووایە ئەو بابەتەی من ئیجراعەتەن بەرامبەر ئەو بەڕێزە ناکرد خۆلەوانەیە 50 بابەتی جوان موسیبێ داڕشتن ینی باقەت بەڵام خۆی کۆمەڵگەی ئێمە وایە ینی سیرێکی هەر لە جیهانی فەیسبوک ماوەیەک باو بوو کە ئاهات ئێستا زۆربەی هەڵخەڵەتاندنی ئێمە تێئەکەوین یعنی هەر مانشێت ئەو مانشێتەی کە ئەمان نووسی جاران لە ڕۆژنامەکانیشە ئەو مانشێتەی کە تۆ دایانی لەسەرەوە مەسەلەن بزانە چەند کەس بزانە خوشکی فلان کەس وێنەی خوشکی فلان کەس ببینە ئەوە هەمووی زۆرترین کردنەوەی هەیە لەبەرەوەی بۆچی ئەڵێ بزانم خوشکەکەی چ نەخۆشیێکی هەیە مەسەلەن بە ئاهەنگەوە ببینە ئەڵقەیەکی لە دەسایە کاکە گیان ئەمە هۆکارەکەی ئەوەی ئەمە خۆشمان کۆمەڵگەیەکین حقیقەت ینی هەلوانێ ڕەنگە تەسەووکە منیشەوەکەمەوە کاکە ینی ئەمە ئەوەیە مەسە بۆ نمونە ئەو کەسانە من گلێم لێرە هەیە لێرە زۆر برادەرمان هەیە ئێمە بە حقیقەت برادەر و دۆست و خۆشەویستمانە بۆ پێش جیهانی فەیسبوک برادەرمان بووە دوای سێرەکەی لەپڕ پلەیەک بەرز بۆتەوە بە بەڕێوەبەری گشتی یان وەزیر ئەیتر لە هەموو ژیانی تۆ لایکی ئەو نبینیتەوە نایکات بەڵام چی ئەو هەزاران لایکی بۆچێت مەلیۆن لایکی بۆچێت بەجددیمە کۆمەڵگەی ئێمە لەبەرەوە دووشت ئێمە ئەگۆڕێ بەتایبەت پلە و پۆست حقیقت یانی من ئەو نەفیتی ئەو سیاسیانین ئێمە هەمومان بەبێت جیاوازی ئەو باگراوندێ مەسەلەن گۆڕان ئەو گۆڕانە تەسیری کە بەتەشیت ئێمە ئەو بەرهەمی کە پلە ئەو پۆستانی کە هەمانە و ناتوانین بینەوە ئاستە کۆمەڵاتەکەی خۆمان لەبەرەوە حقیقت ئەوە کاریگەری هەیە لەسەر ئێمە و ئەو نزیک بوونەوە تەسیران هەیە بەدڵنیایەوە کاگازات خۆی ڕەنگە ئەکاونتێکی فێک یاخود پیجێک کە ئەنواع ناوی سێر نازانم شەڕە بۆگز و نهێنیەکان بزانە وەرە و مشتە کۆڵە و کەلە و ئەوانە یانی زۆر بەر لەمە
ینی کارەساتەکە لێرەیە ئەندامێکی سەرکردایەتی حیزبێکی گەورەی دەسەڵاتدار کە نوێنەرایەتی هەموو ڕەنگە کورت بکە لە شەرق و لە ئەوروپا و لە غەرب و لە هەموو شوێنێک کەچی مەسەلەن وەکو مناڵێکی بازار و مناڵێکی سەرجادە لە هەگەڵ ئەو پێی ڕێزم بۆ بازار و بۆ سەرجادە و پڵانەکانیش ینی هەموو لە ئەکاونتی فەرمی خۆیەوە بە زمانێکی زۆر دوور لە ئەدەبەوە مەسەلەن ناپەروەردەیەوە شەڕەجنێوەکە ینی وەکەوەی دەرفەتێک نەما بێ بۆتەوە بۆی شتێکی تر ئەمانە ینی ئەمانە بۆ گەیشتوتە ئەم خۆناغە ئەمە کوردستان بە چ ئاقارێکی ترابە کە دوو کەسی گەورە وەکەوەی شەڕەدەنوو بکەن ئەو جا بەس بەڕاستی بە زمانێک من ئێستا لە ڕوون نایە ئەو دێڕانە لێرە بڵێمەوە من لەگەڵتام ئەزانم ئەفەرموچی ناوەڕاستی نەوەتەکانم زۆر جوان لە بیرە یعنی هەموو هێزە سیاسیەکان لە هۆڵی ڕۆشنبیری سیمیناراتیان نەکرد زۆر خۆش بوو ینی بە حقیقت کاریگەریی بەهێزیە بوو لە گۆڕینەوەی ئاڵوگۆڕ خۆی کە ئەمە وەستا ئێستا کاکەوەتانە حەوت دانەمانگە مەسەلەن پەیوەندی نێوان ئەم دوو هێزە سیاسی لە کوردستان خۆتان نەزان یعنی بە چ ئەڕستە پێشتر بەڕێزت لە بەرنامەکەی باسی کرد یعنی ئەمە سەرکێشەی بۆ چی هۆکارەکە ئەوەیە کە سەرکێشەی بۆ لایەنێکی تر لە ڕوویەکی ترەوە لیە یعنی ئەمانە یەکگوتونین یعنی ئەمە هێزێکی گەورن هێزێکی لە ئەژمار نهاتووی ئەم کۆمەڵگەی ئەمن یعنی بە حقیقت کاکە پارەی زۆریان درێتێت و ڕۆژنامەنووسی زۆر بەتواناژ یعنی ئەوانەی کە پێشتر ئێستا بێئیش بوون هەمووی بندیوارن هەموو لەگەڵ ئەمانەیە یعنی دەستەواژیان بۆ بەکارێن زاراویان بەکارێن و مەلەفی یەکتری هەڵێنەوە یعنی بۆ نمونە بە دوای چیاگەڕێ بە دوای بچووکترین نهێنی تایبەتمەندی سەردەمی یا واز لە خۆی ئەگەر خۆی نێبوو ئەڵێ دایکی ئەها دایکووابە ئەها باوکووا بوو یعنی ئەمە گزارشتە لە ناتەندروستی کۆمەڵگەکە و گزارشتە لەوەی کە ئەو سیاسیانی ئێمە مەسەلە بۆ نمونە کە بەو قۆناغەیە ڕۆشتون ئەوانیش پێشتر بە حقیقت ئەم حاڵەتیان بۆ کەسێکی کە دەربڕیوە و ئێستاش بە کۆمەڵی کەس دیسان باوەڕ ئەمە لە نازانین و یان ڕۆشنبیری کە ئێمە بەکاری دێنن لە ناڕۆشنبیریانە کە ئەمە بەکاردێنن یان ئامانجی تایبەتیان هەیە سیرکە ئەزانین چی من قەناعەتم وایە لەوەی خۆشان ینی دانی پیانێن تۆ سەریکە کابرا ئەڵێ من کاکە ئەندام پەرلەمانم فەرم بە سیاسەتەوە نییە باشە وەزیر فەرری بە سیاسەتەوە نییە فەرری بە چی وەزیر بەجددیمە کابرای کشتتوکڵ چی لە بامێزانێ بەجددیمە ئێستا تۆ ینی بە حقیقت مەسەلی ئەوەی کە ئێستا پێشەوە من هەموو جارێ ئەڵێم کۆمەڵگەی ئێمە جا ئەوە هەر لەسەر ئەو پێشتر ئەوەی راپۆرتێکتان کرد لەسەر بامەکە هەموو جارێ ئەڵێم کۆمەڵگەی ئێمە گەر دایمە کاچی داوای فاسۆلیاکە هەر کۆمەڵگەیەک زۆر داوای فاسۆلیاکەینەوە کۆمەڵگەی گەنجی مایکە داوای بامەت کرد بەجددیمە ینی بە حقیقت ئەم کۆمەڵگەی ئێمە حقیقت ئەو هوشیاری و وعیە کۆمەڵاتی ڕۆشنبیری تیان نییە کە بتوانین لەگەڵ گۆڕانکاری کۆمەڵایەتەکانە بڕۆین یعنی ئێستا بۆ تیاینی ینی بۆ بۆ لە پشتی ئەمە هۆشیاری خێزانیمان یا و ئەو خۆ هەموو جارێک ئەوە باسەکەی نێماڵین ئەڵین بنیاتی کۆمەڵایەتی کۆمەڵگەر لە کۆمەڵی نەسەق پێ دێت بڵین سیستەمی کۆمەڵایەتی ئەگەر دانەیەکیان لەق بێ هەر هەمان لاقاکرێت لەبەرەوەی سیستەمە سیاسیەکە لەق بێ یا سیستەمی پەروەردەیەکەش لاقاکرێت کاکە خۆ سیستەمی پەروەردەیی هاوتەری بە سیستەمی سیاسی و هاوتەری بە سیستەمی ئاینی و هاوتەری بە ئەمە هۆکارەکەیە بەڵام زۆر جار ینی ئەمە ناتوانین ینی بەجددیم ینی هۆکارەکە ئەوەیە کە ئەو لایەنە ینی هاوکاری نییە هاوکاری ئەنجە هۆشیاری خێزانیشمان ئێستا بەهاگوجارن بەهای کۆمەڵایەتی هەبوو بەهای کۆمەڵی شتێکمان تایش کاکە لە شەڕی ناوخۆ لە کوردستانە کرا لە وڵاتانی تراکرا کاریتە بەکارهات بەجددیمە ئەنواعین کەچی لە کۆمەڵگەیەمە کرا ئەوەی تیا بەکار نهات بەجددی کاکە من گرتەیەکی ینی بەجددی لەو ماوەیە بینیم کۆمەڵێک دیل مەسەلەن کاتی خۆی کە لە قەڵات زێ بە زۆر جوان بوو ینی بەجددی کە چۆن سەرکردەکە مەسەلەن ینی ئەوەی تیا بەکار نەهاو کە بەو شێوازە ڕەنگە مەسەلەن لەولا شتێک تیا بەکارات بێ بەڵام هێشتا هەر لە وڵاتانی تر باشتر بوویت بەڵام ئێستا بەها کۆمەڵایەتەکەش ئەسڕنەوە ینی ئەم سیاسیانە مەسەلەن بۆ نمونە لەبەرەوە پارێکی زۆر مامەڵەیانە لە فەیسبوک کە ئێستا منداڵێکی 12 ساڵ لە فەیسبوک هەموو ئەمانە دەبینێەوە بگرە ینی ئەچێتە هەموو ماڵێکەوە ئەم جنێوە کاریگەری دروستەکە لەسەر کاریگەری چۆن دروست ناکە ئەوە تا هەموو سەرۆکی هەموو وڵاتانی جیهان ترەمپ پەناسانم داوایەوە کە تیکتۆکە چێ داخرێت کاکە ئەزانی ئەمە کۆمەڵی پاڵەوانی دروست کردووە مناڵەکەی من کە تەمەنی 12 ساڵە سیرەکەم بەجددیمە هێزی لە خۆی نەماوە هیچ خوڕۆکەی سپین بەرگری نەماوە بەجددی ینی داوای داخستنیەکەت بەجددی کاکە ئێمە ینی کۆمەڵگەی ئێمە ناتوانین لەبەرەوە ئێمە ئەو هۆشیاریەمان نەبووە لە هەمبەر بەکارێنە چۆن کاریگەری نییە ئەوە کە ئەو دای بخات ئەی ئێمە بێ داوای چی بکەین ئێستا بێ هەڵمەتمان هەبێ هەڵمەت بۆ هۆشیارکردنەوە و بۆ دانانی بەرنمەیەک بۆ ئەوی بتوانین چۆن خێزانەکان مەسەلەن تعامل پێ بکەین لەگەڵ ئەو بەرنامانی کە لە ژیانی کۆمەڵاتیانە هەیەە زۆر باشە زۆر سپاس بۆ بڕێز مامۆستا ئازاجەلات توێژەی کۆمەڵاتی کە لەگەڵ مابوو لەم تەوەرەیە بەڵێ بینەرانی عەزیز جەلات پێما بێ ڤیدیۆکمان هەیە لەسەر حاجی لەقلەقەکان ئەنیکە لە دەڤری ڕانیە بەڵێ پێمنێرمان ڕێناز ئەرسەلان ڤیدیۆکی بۆ ئامادەکردین کاتێک کە دەچیتە ناو دەواازەی ڕاپەڕینەوە لە گوندی قەمتەران دەرەچی ڕووبە چوار قوڕنە لەوێ هەندێک حاجی لەقلەق هێلانیان لەسەر
کارەبایەکان دروست کردووە پێکەوە بینێرەوە تێ دەبین. لەقلق باڵندەیەکی کۆچەریە گەرمێن و کوێستان دەکات لە ناوچەکاندا بەهۆی بوونی ژینگەیەکی گونجاو یاخود بیەیەکی باش لە ناوچەکە خودی ئەو ناوچەیە وای کردووەکەوا لەقلەقەکان تێدا نیشتە جێبن بەهۆی ئەوەی خۆراکی سەرچال لەو ناوچە دەزێت وەکو مار و بۆق و خۆراکانی تر ئاو یاخود قەمیشەڵان زیاتر لە ناوچانەدا خۆراکی خۆیان دەست دەخەن اینجا ساڵانە بەهۆی ئەوەی کەوا بێچویان دەبێت بەردەوام دەبن لە زیادبوون ئەو ناوچەیە چۆن دەڵێ بە ناوچەیەکی نیشتمانی لەقەکان ناسناوە چونکە ئاشنایەتێکی زۆریان هەیە لەگە خەڵکیدا واتە بەگشتی وهەوها بە تایبەتیش لەو ناوچەیە لەقلەقەکان کۆبوونەوە چونکە لە هەر عەمودێک و چەند هێلانەیەکی تێدا هەیە ساڵانە تێدا گەشە دەکەن. ساڵانەش کە ژن و ژنخوازیان هەیە چۆن دەڵێ کۆمەڵی دەکەن بە چواردۆری خۆیاندا لە ئاسمانەوە ڕێوڕسمی ژن و ژنخوازیان هەیە و هەروە خاستەتێکی تریشیان هەیەکەوە تەقەبولی ئەوەی ناهێنکەوە چۆن دەڵێ هەر کەسە بێتە ناو ماڵی کەسی ترەوە چکە بۆ ئەو شتانە حەساسن نابێت تێکەڵاوی یەکتر بن شتەکان لە مرۆڤەوە نزیکە. دانشتی شارۆچکە هیرانم کە دێم هەرزای دێم مندارەکان دێن ڕاوەستە هەتا ڕسمیان نەگری ناگەڕێنەوە بەس لەبەر جوانەکەیتە ئەگەر جوان نەبیتن کەس هەزاشتی دیێ ڕسمی ناگەی بەستە لەقلەق تەیرێک لەگەڵ هاتنی وەرزی گەرما دیارە بەشێک لەوانەی کە ئاژەڵداری دەکەن گیرۆدەی پەیابوونی هەندێک نەخۆشی لە ناو ئاژەڵەکانیان گیر دەخۆن بەدەستیەوە بۆیە فرسەتمان زانیوە تەورێکمان تابەتکەین بەو نەخۆشیانەی کە لە ئێستادا سەرڵدەن و بە تایبەتی قسە لەسەر یەکێک لەو جۆرە نەخۆشیانە دەکەین کاویش نەخۆشی سیەکانە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەریمان فەتاح پزیشکی ڤێتەرنەریمان کردو دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. دکتۆر لەم وەرزەیە چەند جۆر نەخۆشی پیا دەبن لە ناو ئاژەڵاندا لە وەرزی کە بەرەو گەرما ڕێن هاوین زۆر نەخۆشی بڵاو بێتەوە بەڵام گرنگترینیان ئەوەی کە لە مەڕ و مانایە بڵاو دەبێتەوە دەردەسیە دەردەسی کە بەرەو گەرما ڕێن پلی گەرما باز دەبێتەوە تۆز زۆر دەبێت مەسەرەن حیوانەکەی لاکە بێ ئاو کەمە بێتەوە تووشی ئەو دەردا بێ ئەو دەردەش سەبەبی زۆرە هۆکاری زۆرە هەیە ڤایرۆسیە مەسەرەن دەردا لە تاعونی پێڵی تاعون لە مەڕێە مەسەرەن تووشی هەوکردنی سیەکانیەکان هەیە بەکتریایە مەسەرەن بەکتریامانەیە پاستۆرێلایە مایکۆپلازما تووشی پێڵێمە پێڵێن کوردواری خۆیان پێڵە کلااوڕەش تووشی کلااوڕەش بووە هەیە فتریاتە هۆکەی ئینە کەڕەکان ئەسپەرجیلۆسمانەیە ئەویش ئەوە زیاتر لە کە شوێنەکە شێدار بێ یا تاریک بێ شوێنی لەوەڕەکەی مەسەرەن شوێنی ئەوەی کە بەخێوە کاتە ژوورێکی ئینەوە تووشی ئەو دەردەیەکە هەیە هۆکارەکەی بەخێوکردنەکەی مەسەرەن لە شوێنێکی قەڵەباڵغا
شوێنی ڕوبەرەکەی کەمە مەجموعەیەکی زۆر حیوانی تیا بەخێوەکە هەشە تێکەڵی زۆر لە نێوان ئاژەڵەکان هۆکارێکە بۆی بڵێ تێکەڵی زۆر مەسەن ڕووی لەکتریەکەن ئۆکسجینیان کەمە هەشە مەسەن دووری خاتۆ مەسەر هاوینە دووری خاتۆ بە نیوەڕۆ لەوەڕەکەی دوورە ئاوی کەمە حیوانە هیلاکە هەناسێکی زۆرە وشکە بێتەوە تووشی دەردەست کاتە گرنگترینیان لەم وەرزەیە کامەیە کە دەبێ ئاژەڵدار لە ئاژەڵەکەی بپرسێتەوە گرنگتریان ئەنجا هۆکارەکانی کە شەرت مایەتی بۆ تاوەکەم ئەوەی کە زۆر گرنگە ئەو کڵاو ڕەشەیە لەگەڵ تاونە پێشەوەی مینەکە بێدەم دەردەبێتە ناو مێگەلەکەوە ناو حیوانەکانیەوە پێویستە مەسەرەن کوتان هەیە کوتان بیان کوتێ عیلاجیان بۆ بکە هەر حیوانی ساڵانەیە کوتان ساڵانە هەیە و شەشمان هەیە و ئەوە هەیە بە پێی وەرزەکەی هەیە کوتانی هەر نییە بێ تۆ عیلاجی بیتی مەسەرەن کوتانەکەی لە وڵاتیەمان نییە بەس عیلاجەکەی هەیە زۆر باشە دکتۆر باسی لە هۆکارەکان کرد پێم وابێ ڕەنگە ئەم بە چاڕوونیە بۆ ئەوانەی ئاژەڵداریەکەن زۆر گرنگ بێ ئەو بارودۆخی لە هەرێمی کوردستانێ لە پلەی گەرما لە تەپ و تۆز لە شوێنی لە وەرگەکان سەرەکی ترین ئەو هۆکارانە لە نێوە ئەو وەج بە هۆکاری باست کرد ئاژەڵەکانی هەرێمی کوردستان بە تایبەت مەڕ و بزن و یاخود مانگا ڕەشەوڵاقەکان تووشی هەوکردنی سیەکانە بن کامانن ینی دەبێ خاوەن ئاژەڵەکە شوانەکان کامیان زۆر تەرکیز لەسەر کامیان کەن وەڵای کەم جارە بێ دەرمانی کرمەکان وریە مەسەهانێک کرمەیە لەسەر بۆری سیەکانەژی ناو بۆریەکان ئەگرێ ئەخینچێنێ توش کۆکێکی زۆریەکە ئەو بێ دەرمانی کرمیان بکە ئەنجا دوایەوە دەرمانی دژە هەوکردنەکان بەکاربێنێ بۆیان کوتانەکان ئەمە دوو کوتانمان هەیە لە وڵاتی ئێمە ئەو نەخۆشانە خۆ زۆرە لا بەس لە وڵاتی ئێمەکە زۆر ئەوی زۆر بڵاوە و تاونەیە کە لە هاوی نابڵاو بێتەوە مانگی 5 و 6 و 7 ئەو کوتانیە پێشتر مانگی 4 بیکوتێ بۆی ئەو حیوانە بەرگری سیستەمی بەرگری بەرزانی مقاومە هەیە بەرامبەر ئەو ڤایرۆسە ئەوەی کە زیاتریش پەیوەندی بە شوێنەکەیەوە مەسەڵەن تۆ ئیدارەی ئەو شوێنە نابێ هیلاجکێ بێ خواردنی ڤیتامیناتەکانی بێتی خاصە ڤیتامین سی سلینی و ئایدیسی بۆی مناعی ئەو حیوانە بەرز بێتەوە ڤایرۆسە نەیگرێ ئەنجا ئاوی مەسەڵەن زوو ئاوی باتێت تۆ هاوینە پلەی گەرمان بەرزەوێتەوە حیوانە تووکێکی زۆری پێوەیە وانە بێ وشکە بێتەوە ناو دەم و ناو سیەکانی زیاتر معرەزە بۆی نەخۆشەکە بگرێ ئەنجا سەوزەی بێتێ مەسەڵەن هەیە وێنجەی بێتێ ماوە هەفتەی جارە دوو جار وێنجەی بێتێ مەقەوات و ڤیتامینەکان بکەیتە ناو ئاوەکەیەوە حیوانەکەەوەنە هیلاک نەکەی مەسەڵەن تۆ بە گەرمایەکی زۆر ئەوەنە حیوان دوور نەکەیتەوە یا لە ڕووبەری کەمە تۆ مەجموعەیەکی زۆر حیوان بەیەکەوە ئالە شومەسە هەیە هۆڵی حیوانەیە وەکو پێویست ینی مەرجەکانی تیانە ئەوەنە نزمی کردێتەوە لەوحێکی ئەوە بەسەریا ئێستا چل پلەی سەدیە ناو قاعەکە بێ بە 60 وانە لەبەرەوە ئێمە وڵات ئێمە فێر و هەر نزم دروستیەکە خۆی بە حیوان 3 مەتر بەرز بێ مانگا بێت 4 مەتر بۆ 5 مەتر بەرز بێ ئێمە هەر جاری وایە لەسەری حیوانەکە ئەو لەو 8 سوورە بێتەوە لە ژێر ئەوایە یا بەو شێوەیە سێبەری نییە لە دەرەوە لە بەر خۆرەکە دایانێ مسنەکە پرێکی بۆ کردوونە دارێکی لیاوە ئەڵێ وەڵا زەرری نییە چۆن زەرری زۆر باشە کاکتۆر کاتە نەخۆشی سیەکان ئێستا نەخۆشیەکی باوە و وەرزی ئەوەیە کە ینی سەرهەڵدا لە ناو ئاژەڵەکانە چارەسەرەکانی چین بۆ ئاژەڵدارەکان و ئایا ئاژەڵدارەکانی ئێمە تا چەندە خزمەت دەکەن بە پێدانی دەرمان یا چارەسەر بۆ ئاژەڵەکانیان وڵای پێدانی دەرمان ئەوان لە کلینەکانی کردن زیاتر لە هەموو شوێن و شارۆچکە کلینیک بەڕێبەرایەتەکانی ڤێتەرنەریدا ساڵانە نەکەن لوقاهێندا ناوی وەزم خەریکی دانکەن بەس ئەو وەکو پێویست نییە بڵێ چکە خۆدەزانی بودجێ ئەمانە وەکو جاران نییە تاسیری لەویش کردو لەو سێکتەرش کردو سێکتەری کشتتوکڵ وەکو جاران ئەکرێ بڵێ ناکرێ بەڵام وەکو هەمووی فریای هەمووی ناکەون لەبەرەوەی بودجێکی زۆرێ حکومەتیش ئەو توانێت بودجەی نی لە ئێستاە مەسەن سارە دابینکە و دەرمان بکڕ و تیم دروستکە و وەکو هەوڵیاوانی پار شتێکی کرد ئێستا شار هەنشتیە ناوە بەس وەکو تێ تاوە تۆ لی ڕازبی ئەوە نییە جوتیارچی ئاژەڵدار وەڵا بێ چاوەڕێەوە نەکات تۆ شتی بۆ بکەی دەسان تا من دەرمانەکەی بۆ نەکەم ئەو هەر
واز لێ پێویستە خۆی خەمی خۆی بخوا چارەسەر لە بازار ئاسان چارەسەر هەیە هەڵا هەموو شتێ هێستا وەکو جاران نیە هەموو بەتارە هەموو لوقاحێکێت هەموو دەرمانیەکێت ئیتر دەرمانی کوالیتی باش هەیە خەڵکیش وەکو جاران تۆز ێسا ڕۆشنبیر بۆتەوە کە ئەم معاشە نییە خەڵک زیاتر خۆی ڕووی کردە مەسەن کوشت و کاڵ و ئاژەڵدارێک خاستە ئاژەڵدارێکەکەم ساڵ چووکە کوشت و کاڵێک ئەو بازاڕێنەوە ئێستا من هەست دەکەم زیاتر خەڵک بەرەو ئاژەڵی مەسەر بەرەو دەواجن و بەرەو کاکتۆر ئەگەر ئاژەڵێک نەخۆش بکەوێت چ نەخۆشی سیەکانی هەبێ یا خۆت هەر گرفتێکی تر کاریگەری لە بەرهەمەکەی دەکات لەوەی کەم بێتەوە یاکەی تێبچێت خراپێت بۆ حەزدار نەخۆشیە حیوانە بیگرێت تاسییر لە چیەکە تۆ حیوان بۆ دوو بەهۆ بەکاربەخەیە بۆ گۆشتەکەی یا بۆ شیرەکەی ئەگەر نەخۆشە هیچ سی بگرێ گۆشت هەر لە 60 بەزێ ئەو حیوانە ئەو ئاژەڵە کێشی نییە وەزنایە زیان ناکە ئەمرێت ئەمە هەمووی زەرە لە کابراکەوێ تۆ علەفێکی زۆری تێ ئەو کە علەفە زۆرێکی تێ ئیسفادی لێ ناکە ئانی پارەکەی بە هەدەرەڕوە لەبەرەوەی کە سیەکانی هەوی کردووە علەف ناخوە ناگەڕێت توانێت ڕۆشتنی نییە گەشەی وەکو پێویست نیە ئۆکسیژنی بە تاواتی ناچێتە لە شێوە تا ئیسفادە لە خواردنەکە بیگۆڕێ مەسەن بە پڕۆتین بیکا بە چاوری لەبەرەوە ینی هۆکارێکی سەرەکیە کە مەسەن خاصن حیوان کەسی نەخۆش بوو ئەو دابەستەیانە و کابراات شیر بێ گۆش بێ زۆرێکی زۆری لەکەوێت زۆر باشە کاکتۆر نەخۆشی سیەکان کاریگەری لەسەر پیسبوونی گۆشتەکە چەندە تامان کە حیوانێمە دوسێن ئەگەر این بێ مەسەن هەیە گۆشتەکانی ڕەفزەکرێ ئەگەر مەسەن وەکو سیلگەرە جاریمە گۆشتەکە شێکلا ڕەفزیل نەخۆشی سیل بەکتریاکە یا لە سیەکان و یا لە لەشی بەعام بەس زیاتر لە سیەکانە کۆ بێتەوە ئەوە کە گرتی دکتۆر تەلەفۆنەکە ئاتیادی سامتی کە وازانە هەبێ و نەبێ بەخوا ڕەنگە حاڵەتی تەواری بێ ئینە مەسەن تۆ حیوانەکەی هەموو پێ ئینەکەی ڕەبزیەکەی ئەو ئاژەڵە ئەو سیلە چۆن ینی نەخۆشی سیل پێما بێ ئەویش بەشێکە لەو نەخۆشێکی دیا زیاتر بۆ بە شەریشێک بێزرێتەوە هەر لە ئاژەڵەوە لە ئاژەڵەوە مەسەڵەن هەیە هەبەس جاریوە هەر تۆر سیەکە لە ئابی مەسەن لە خەسابخانە کە دکتۆر پاسیەکە بە سیەکەی فڕێە لەبەرەوەی تاسیری لە بۆ شێوە نێگرۆ جاریوە تاسی لە گۆشتەکە دەکەوێتە سەر قراری بڕیاری دکتۆرەکە کە فاسەکە بەشێکی زۆری لە سی گرتووە لەم وەرزەیە ئەو نەخۆشانە کامن کە لە ئاژەڵدا دەگوازرێنەوە بۆ مرۆڤ دەبێ مرۆڤ بەوریایەوە مامەڵی لەگەڵا بکات کەوی کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ لەم وەرزە ئەو سیل هەیە ینی سیل ئەمەیەکی لەوانی کە لە ئاژەڵە گەزێتە مرۆڤ مەسەرەن نەخۆشی تورەکەی ئاوی یا لە سی مەسەرەن جاریوە تۆ کابراسی و جگەرەیە کڕێ لە قەسابخانەیە مەڕێک لەو مانەکە کڕێ لە قسابخانە سەر نابڕێ باتە ماڵەوە ئەو حیوانە کیسەی لەسەر کیسەکان دیارە ئەوە چی تەقێنێ یا ئەچێت لە جگەریەتی نازانێت کا بەشیش ئەوی خوا ئەمە تەمە تووشی گواستنەوەکان تەنها لە ڕێگەی خواردنەوە لە ڕێی خواردنەوە ئاژەڵەکە مامەڵی نێوان ئاژەڵ مرۆڤ ئەوکو هەناسە بڵێ لە ڕێی هەناسەوانە ئەوانی کە خۆشبەختانەوەی کە تووشی حیوانە بن کەمی تووشی ئینسانە بن هەنیلا لە ڕێگەی خواردنی گۆشتی گۆشتەکەەوە ئازاتر ڕووی گۆشتەوە شپاوانی کە ئیلا نەخ مەسەن ئەسپەرجیلۆسەیە کەڕۆ لە حیوانە تووشە بێ احتیمالیە بۆ ئینسان نەقل بێ ئەویش کەمە زیاتر ڕێژەکەی لە وڵاتی ئەمە بەس ئەوەی کە زیاتر نەقلەبێت زیاتر لە خواردنەوەی زۆر باش دکتۆر حاڵەتێکی ترە بوو من زیاتر پێما بێت لە مانگا هەستم پێ کردووە دەمیان لیکێکی زۆرەکە ئازان پێڵێن تەبەق خەشتێکیوە ئەوە کاریگەری سیەکان یاخود ئەوە بابەتێکی وەڵا ئەوەش هەر علاقەی بەوەیە تەبەق تەوانە یا لە قاچی و یا لە دەمی و یا لە بۆری هەناسی یا تای سێ ڕۆژی سا لە دوانە لە وڵاخە زۆرە حالیان تای سێ ڕۆژە ئەوش دەمی لیکەکە و چاوی ئاوەکە و لوتی ئاوەکە حیوانەکە ڤایرۆسی نەوانە بەڕەڵاویش هەر تاسی لە سیەکانێکە و لە شوێنی کەشیەکانی بەس زیاتر لە سیەکانێکە کاتێکتۆر لە ئێستاە کە بەرەو جژنی قوربان دەڕێن دیارە کڕیارێکی زۆری ئاژەڵیش پیا دەبێت منێک کە ئاژەڵدار نیم بەڵام دەمەوێت ئاژەڵێک بکڕم چۆن بیناسمەوە ماژەڵە نیشانەکانی نەخۆشیەکان کە بە ظاهر لە ئاژەڵێکە دەرکەون چین وەڵای کە حیوانەیە کڕێ حیوانەکە سەیری کە لە دەرەوە مەسەن نەشەلێت شوێر نەبێ
سەری ناودەمی کە برینار نەبێ چڵمی نەبێ مەسەنە چاوی ئاوی نەکرد بێ دەست بە پشتی حیوانەکە بگرە بزان پشتی گۆشتی پێوە دەستبا لە پەراسەکانی بزان پەراسوی بە دەرەوە نیە حیوانەکە گۆشتی پێوە نەبێنە خۆش بێت ئەوڵ هەموو حیوانەکە لات بێ مشکلێکی هۆکارەکەی بۆ هۆکارەکەی کامرا دای بەستووە ئالەفێکی باشی هاوتێ بۆ زیانناکە دیارە مشکلێکیە ئەجا کە سەرە بردرێ مەسەن لە جێژ ناخۆتە زانی خەڵک خۆی زۆری خۆی سەرێ بڕێ ئەڵێ سونەتە مەسەن خۆم سەری بڕم خێرەکەی زیاترە کای کاتەوە مەسەن سیەکەیە کیسە ئەبینەیە دوگمەی زەردەبینیە سپی ئەمانە بەڕای من یەکسەر فڕی نییە چکاوە نەخۆشیە تۆ فڕێیت لە دەرەوە سەگێک بەرەڵای خوا یا حیوانی کای خۆ نەخۆشەکە گوازرە تۆ کووا تۆی بکەیت لەبەرەوە مەفروزە تۆ چاڵێکی بۆڵکەنی مەتریان نیومەتر حیوان هەڵینە نایەتەوە بۆی ئەو نەخۆشیە کۆنتترۆل کرێ خۆشی لی نەخوا مەسەرەن بڵێ وەڵامە هیچ نییە ئەم دوگمەی باگرە ڕۆیا بەی ناڕە تحمل بە مەسەن جگەرە بینیا شتێ بێنن ڕای من نەیخوا دکتۆرەوە باسی جگەرت کە زۆر لە جگەری مەڕە ئەبینین نوکتەی سپیسەکان زۆر ئەڵەی ڕقن ئەوە سیل وای لیەکە سیل ئیلتیهاباتی جگەری ژوای لێکە ڤایرۆسێکە ئەدینۆ ڤایرۆسە ئەویش ئەوە وای لێکە حەز بۆ خواردنیش نابێ بۆ خواردن نابێ بێ ئەگە زۆری نەگەتوانی ئەوە لێکەیتەوە ئەوە لە بنەوە لیکەیتەوە مەقتع پارچەیە کاتێکات وەکو هاوکارم باسی کرێمە بەرەو جەژنی قوربانەوەڕێن خەڵکێکی زۆر قوربانی دەکات بێگومان لە سونەتی پەیامبەری ئیسلام وەروها ئاینی پیرۆزی ئیسلامی شادەبێ و ئاژەڵێکی کامل بێ هیچ گەشتێکی نەبێ تەمەن ئەمە لە زایرە بێ وا دەرەکەی وەکو باس کرد لە باتنە ئەگەر ئاژەڵێک چی تیاابێ ممکنە بێ هیچ شتێک دەبێت یەکسەر فڕێ بدرێیان ئەو قوربانیا بڵاو نەکرێتەوە نەدێ بەخۆی باتە چی ئەو نیشانانەی ناوە باتنیەکانی چین ئەگەر مەسەر بڕیوە ئەو کاتە دکتۆر نەبێ بەڵام بە چاو بتوانێت مەسەن تەشخیص ئەگەر خۆی گۆشتی حیوانی ساغ سووری تۆغ نیە سوورێکی یاوە کاڵی مەیلۆ پەمەییە ئەگە حیوانێک سوورێکی زۆر بێ تۆ حیوانەکە سەرڕێ بێت جارە خوێنێکی باشی لێ بڕوە ئەگە حیوان زعیڤێ نەخۆش بە خوێنی کەمەڕوە ئەوە لەوە بێ گومانی بۆ دروست بێ ئەجاکە حیوانەکە خوێنی کەم ینی مشکلی نەخۆشی ینی مشکلی چیە ئەگەر حیوانەکە گۆشتەکەی زەرد بوو ئەمە زەردوویە نابێ بیخوا لە زەردۆی زەردوی کاملەن ئەبێ ڕەفزیکە ئەجا ئەو نانەکیس ئاویانی کە وتم باسم کرد وتم لە ناوجگەر و سی دروستە بێ ئەمە کەسەر ئینسان بیخوا ئینسانەکەش تووشە بێ زۆر هەر لە کۆڵی نابێتەوە بە عملیات و جاریواشی کوژێ مەسەرەن گۆشتەکە بینە جگەری خاسن ڕق بووە یا پەڵی پێوەیە پەڵی قاوە یا سپی یا سوور خۆی دوو خاتەوە ئەجا دەرمانی کرمێکی هەیە بەقی دەنکە برنجەکە بە سپیەکە ئەو سیستەکەی تینیا جۆرە کرمێکە دروستەکە زۆریشە لە کورسانە زۆرە مەسەن گۆشتەکەی قەشکاکەوەی بینی وەکو دەنکە برنجە وایە ئەوە ئەبێ نەیخوات چووکە بیخوا احتیمالە توش بێ کە تووشیش بوو لە ئینسانە کیسە دروستەکە سەر مێشکی لەسەر سیەکانی لەسەر جگەری تر بەعیلاجیشینی لە بە نەشتەرگەری نەبێ نەشتەرگەرەکە جاری وایە کە هەڵایەتەوەنی سەداش نییە بڵێ نەجاتی بێ زۆر باشە دکتۆر دەرفەتمان تەواو بوو سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆی کەمیانی پەیامی ڕۆژ بوویت سپاس بەڵێ بینەرانی ئازیز سپاس بۆ خۆم ڕۆژ دەرفەتە بوو لەگەڵ هاوکارم جەلال توانیمان کۆمەڵێک بەرگۆ بابەتی جیاوازی ئەمڕۆ پەیامی ڕۆژ و بابەتی ڕۆژبووی عزیز پێشکەش بکەین بەخواتان ئەسپێرین لە ئارامیا بن خواتان لەگەڵ